خۆشەویستەکانم ئەوەی کە ئەیبینین لەم دوعایە تەماشاکەین خوای تەعالا ئاخیرەت و دنیا بەیەکەوە ئەبەستێ، چونکە دنیا ڕێگایە و ئاخیرەت ئامانجە. دنیا ڕێگایە و ئاخیرەت ئامانجە. دنیا ڕێگایە خۆشەویستەکان، لێمان تێک نەچێت، ڕێگایە ئەدگەێنێتە ئامانج. زۆر کەس لی تێک چووە، دنیای کردوتە ئامانج، ئاخیرەتی لەبیر کردووە. دنیا شوێنی چاندنە، شوێنی بیناکردنە، بەڵام بەرهەمی ئەو چاندنە لە ئاخیرەتا وەریەگریتەوە. زۆر کەسێت لە دنیا دێ دەسەکا بە نوێژ هەفتەیەک دوو هەفتە، دوای ئەوە ئەڵێ تووشی ئاوا ناڕەحەتیەکە بێ، تووشی خوایە من نوێژم بۆت نەکرد، ئەی خوایە ئەی ئەوە نیە نوێژ، ئەی ئیتر وەڵڵا نوێژ ناکەم. گەرەکێتی لە دنیا دوور کات نوێژی کرد یەکسەر پارەکە بێتە ناو دەستی. یەکسەر ئەگەر وا لە دین تێگەیشتی ئیسە ماڵاوایی بکات، چکە ئەوە نییە، ئەوە نییە. دنیا شوێنی چاندنە، شوێنی ماندووبوونە، شوێنی بیناکردنە، شوێنی هیلاکبوونە. پاداشت هەمووی لە قیامەتایە. ئەگەر لە دنیا خوا پاداشتێکی دایتەوە ئەوە شکری خوای لەسەرکە، ئەوە مژدەیەکی پێشەکیە. ئەگینا خۆی پیاوچاکان پێغەمبەرەکان کەسیان لە دنیا تێر نەبوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دنیای بەجێهێڵا قەرزار بوو، ئەبوو بەکر دنیای بەجێهێڵا قەرزار بوو، عومەر دنیای بەجێهێڵا قەرزار بوو، عوسمان دنیای بەجێهێڵا بە ناڕەحەتی و بە ئیبتیلا و بە قەرزاری. عەلی هەروە تێرسکی خۆی نانە نەخواردووە، ناڕەحەتیان بینیوە، مناڵیان مردووە، ژنیان مردووە، ناخۆشیان بینیوە. دنیا گەر تو وابزانی هەر هاتی لە یعنی غەڵەت تێگەیشتووە گەر وا تێ بگەی. ئەمجا بزانە دنیا داری مرور و فەناءە، یعنی تێپەڕبوون و تیاچوون. بەڵام ئاخیرەت هي دار المقام والبقاء. ئاخیرەت ئامانجەکانە، یعنی ئیتر گەیشتی تا ئێوە نەجاتت بوو تەواو، حتا ماوەتە ناڕەحەتی نابینی. جا هاوسەنگی پاراستن لە بینی دنیا و ئاخیرەتە کێ ئەتوانێ بیکە؟ پیاوی عاقڵ، پیاوی ژیر، پیاوێک کە لە شتەکان تێگەیشت بێ. ڕۆژێکیان وەکو لە صحیحی مسلمە هاتووە، حەنظەلەی ئەسەدی ئەگا بە ئەبوو بەکر. ئەبوو بەکر ئەڵێ حەنظەلە دەنگ و باست وەزعت، ئەڵێ وەڵڵاهی زۆر زۆر خراپ. ئەڵێ بۆ خوا نەکە، ئەڵێ وەڵا من منافق بووم. ئەڵێ بۆ؟ ئەڵێ وەڵڵاهی ئێمە لە خزمەتی پێغەمبەرین صلی الله علیه وسلم کاتێ باسی حەدیث و ئاەتمان بۆ ئەکا ئیتر لە ڕاستیە وەختە بفڕین، وەختە باڵ بگرینەوە، ئەوە ئیمانمان بەرزە. بەس کاتی ئەچینە ناو ماڵ و مناڵمە داوای ئەمە ئەکەن و داوای ئەوە ئەکەن و ئەمەیە و ئەوەیە ئەوە مەشغوڵە بین، بەڕاستی زۆرجا قیامەتمان لەبیرە بنەوە. فەرمووی وەڵڵا ئەگەر وا بێ خۆ ئێمەش واین. دەبا بچینە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم، دێنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بابەتەکەی بۆ باسەکەن. پێغەمبەری خوا فەرمێ حەنظەلە ئەگەر وەکو بەردەوام وەکو ئەووا بن کە لە خزمەتی منان بە بەردەوامی هەر تۆ لەسەر ئەو ئیمانە بی، وەڵڵاهی لەسەر جادەکان مەلایکەکان پێتان ئەگەن و تەوقەتان لەگەڵا ئەکەن. یعنی بە بەردەوامی تۆ لەسەر ئەو ئیمانە بی ئەفڕی، معناوە تۆ ئەبی بە مەلایکە، ئیتر لە ئینسان دەرەچی، یعنی لە پلەی ئینسانی دەرەچی. وخوای تەعالا ئێمە هێناوەتە دنیا تا وەکو مرۆڤ بین، مەلایکە نەبین. بەڵام حەنظەلە ئیمان سەعات وسەعات، حەنظەلە الئیمان ساعة وساعة، ساعة وساعة، ساعة وساعة، سێ جار دووبارەی کردو. ئەوایە دنیا. دنیا و ئاخیرەت پاراست مهم ئەوەیە تۆ کاتێک کەوتیتە ناو دنیا و ئیشکردن و کاسبی خوات لەبیر نەچی، لەسەر شەریعەت بڕۆ تەواویتر. ئەوەیە ئیمان ئاوایە. جا لەبەرەوە ئەو هاوسەنگی پاراستنە زۆر گرنگە، زۆر زۆر دەیتخوا بە هاوسەنگ بین لە ژیانمانە، وەکو چۆن لە دوعاکانمانە ئاوا ئەڵێین لە ژیانیشمانە هاوسەنگ بین.